ناکۆکیەکانی پارتی دیموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان پەکەکە مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەڵام وێزگەکانی خەباتی ئەو دوو هێزە لە قۆناغە جیاجیاکاندا جۆری ململانەکانی گۆڕیوە بە جۆرێک کە ئەم جارە ململانەکانی ئەو دوو هێزە لەسەر خاک و خاوەندارەتی شنگالە. تا پێش 13 مانگی ڕابردوو ململانەکانی پارتی و پەکەکە لەسەر ئەوە بوو کێ قەزای شنگال کۆنتڕۆڵ دەکاتەوە، بەڵام لە دوای کۆنتڕۆلکردنەوەی شنگال ململانەکان گۆڕان بۆ خاوەندارەتی شنگال و چۆڵکردن و چۆڵنەکردنی بیناحکومەکان. ئەگەر چی لە ئێستادا نزیکەی مانگێکە شنگال کۆنتڕۆڵ کراوەتەوە، بەڵام ناکۆکی نێوان هەردوولا تا دێت قوڵتر دەبێتەوە بەبێ ئەوەی ئاسۆیەکی ڕوون هەبێت بۆ چارەسەکردنی کێشەی خاوەندارەتی و چۆڵکردن و نەکردنی شنگال. لە ئێستادا پارتی داوا دەکات هێزەکانی نزیک لە پەکەکە لە ناوەندی قەزای شنگال بچنە دەرەوە، بەڵام لە بەرامبەردا پەکەکە ڕەتی دەکاتەوە شنگال چۆڵ بکات. لەو بارەیەوە سەعید حەسەن فەرماندەی یەکینەکانی پاراستنی شنگال بە ئێناڕتی ڕاگەیاند ئەوان گوێ نادەنە داواکاری پارتی بۆ چۆڵکردنی بیناحکومەکان چونکە لە پێش پارتیەوە توانیویانە ناوەندی شنگال کۆنتڕۆڵ بکەنەوە. ڕاشی گەیاند تەنها بە فەرمانی سەرۆکوەزیرانی عێراق بیناحکومەکان چۆڵ دەکەن لەبەرەوەی شنگال سەر بە حکومەتی ناوەندە. لە بەرامبەردا قاسم شەشۆ فەرماندەی هێزی پێشمەرگە لە شنگال بە ئێناڕتی ڕاگەیاند پەکەکە هێشتا ئەو فەرمانگە حکومیانی چۆڵ نەکردووە کە ماوەیەکە دەستی بەسەردا گرتووە. هەروەها شەشۆ ئاماژەی بۆ وەش کرد فەرمانگە حکومیەکان موڵکی هیچ هێزێکی سیاسی نین، بەڵکو موڵکی حکومەت و خەڵکە، بۆیە قبوڵی ناکەن پەکەکە لە ناو شنگال و بیناحکومەکاندا بمێننەوە. بەڵام فەرماندەی یەکینەکانی پاراستنی شنگال دەڵێت ئەوان گوێ بە داواکاری پارتی نادەن بۆ چۆڵکردنی شنگال و بیناحکومەکانی، لەگەڵ ئەوەشدا نایانەوێت شەڕی براکوژی لە نێوان هەردوولادا ڕوو بدات. هاوکات لەگەڵ ئەو ناکۆکیانەدا هەفتەی ڕابردوو ئەنجومەنی ئاوادانکردنەوەی شنگال 22 بڕیاری دەرکرد بۆ خۆبەڕێوەبەری شنگال، بەڵام پارتی پەکەکە تۆمەتبار دەکات کەەوە ئەنجومەنە لەلایەن پەکەکەەوە پشتگیری دەکرێت بۆ دژایەتی ئەوان. گرنگترین بڕیارەکانی ئەنجومەنی ئاوادانکردنەوەی شنگال بریتین لەوەی حکومەتی ناوەند و هەرێم خۆبەڕێوەبەری شنگال قبول بکەن کە لە 14 کانونی دووەمی 2015 دامەزراوە. هەروەها شنگالێکی نوێ لەسەر بنەمای خۆبەڕێوەبەری دابمەزرێت و خەڵکی ئێزیدی خۆیان شنگال بەڕێوە ببەن و یەکینەکانی بەرخودانی شنگال یەپەژە وەک بەرپرسی پاراستنی سنووری شنگال و ئاسایشی ناوخۆیی سێ بکرێت. بەڵام هێزەکانی پۆلیس و پێشمەرگە لەژێر فەرماندەی هاوبەشدا ئەرکەکانیان جێبەجێ بکەن. بەشێک لە چاودێرانی سیاسی هەرێم پێیان وایە بەهێزی پێگەی پەکەکە لە شنگال و سووربوونی لەسەر مانەوەی لەو قەزایەدا پێناچێت بە زوویی ململانەی پارتی پەکەکە کۆتایی پێبێت و شنگال ڕزگاری بێت لەو ململانەیە کە پێ دەچێت ئاوادانکردنەوەی شنگال و گەڕانەوەی ئاوارێزیدەکان بۆ شنگال دوا بخات. بە تێڕوانین لە دۆخی ئێستای شنگال و پەیوەندیەکانی نێوان پارتی و پەکەکە پرسیاری ئەوە دێتە ئاراوە کە ئایا جارێکی تر شنگال و ئێزیدیەکان دەبنە قوربانی ململانەکانی نێوان پارتی و پەکەکە و لە جیاتی ساڕێژکردنی برینەکانیان. تێپەڕبوونی کات و ڕووداوەکانی داهاتوو وەڵامی ئەم پرسیارە دەدەنەوە. محەممەد نەجیب، NRT.